هەڵگورانش داواگاری کاکە حەمای خۆشەویست هەورای عەزیزم حەمای حاجی ئەحمەد بە تایبەت پێشکەشە بینێ ساری دێڵێ ناسکە بەنی جاکەم بینێ ساری دێڵێ ناسکە بەنی جاکەم باوەشێ نمیکە باگری جاکەم باوەشێ نێمکە باگری جاکەم بازڕە 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 ماڵی دۆست بارەکان پابڕانیم ماڵی دۆست بارەکان پابڕانیم سامانی حەڵەکان بۆ دەوڵێت شاکان بان نەکوێ یاڵکانێ شوێنکە و شاکان بان سەعاتی پێخم دانیشێم دڵشان سەعاتی پێخم دانیشێم دڵشان بازڕان 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 نیمە ماڵی دۆست بارەکان پابڕانیمە ماڵی دۆست بارەکان پابڕانیمە خەمانواک لافا بۆ گۆڕ بیردیمی خەمانواک لافا بۆ گۆڕ بیردیمی خەڵکی خام ئاکرێ من خەم خواردیمی خەڵکی خام ناکرێ من خەم خواردیمی بازڕان بازڕان بازڕانیمە ماڵی دۆست بارەکان پابڕانیمە ماڵی دۆست بارەکان پابڕانیمە سامانی حەڵەکان بۆ دەوڵێت سەبابیڕۆ وەکوێ داڵی دێ هەڵ سەبابیڕۆ وەکوێ داڵی دێ بەڵام بەو شەریتەی تانە نادەیدێ بەڵام بەو شەریتان تانە نادەیدێ بازڕان بازڕان بازڕانیمە ماڵی دۆست بارەکان پابڕانیمە ماڵی دۆست بارەکان
عبراني ايش الشغل